ساندرا جاکسن خەڵقانێک ڕێک دەخات لەوانەی پێویستیان بە یارمەتی هەیە لەگەڵ ئەوانەی دەتوانن یارمەتیان بدەن. هێنانەدی گۆڕانکاری لە جیهاندا. ساندرا جاکسن پەیوەندی کرد بە پێکی سوینی 80 ساڵان تەمەن بۆ ئەوەی بەرەو چاوپێکەوتنێکی پزیشکی بیگێزێتەوە کە ئەوەش کاری ڕۆژانەی جاکسنی خانمی 68 ساڵ تەمەنە، ئەویش گواستنەوەی خەڵقانی بەساڵات و ئەوانەی ناتوانن ماشێن لێ بخڕن. خوا بۆ منی نرد، هیچ لە خەیاڵم نەبوو کە ئەم یارمەتیە بەکاربێنم، شتێکی یەک جار باشە. جاکسن دەڵێت ماوەی 17 ساڵە ئەو کارە دەکات دوای ئەوەی بڕوانامەی ماجستەری لە بواری بەساڵاتچوو بەدەستهێنا. خۆی و دوو لە هاوکارەکانی بە دوای ئەو شتانە دەگەڕێن کە دەتوانن بۆ خەڵقانی بەساڵاتچووی شارەکەیان دابینی بکەن. بۆمان دەرکەوت کەمانەوە لە مەڵەکانیان داوای هەمووانە، بەڵام هاتوچۆی ئۆتۆمبیل زۆر سەختە، بە تایبەتی لەم دەبەرە کە پاسی تێدا نییە. لەم دەمەی دەستی بە گواستنەوەی دانیشتوانە بەساڵاتچۆکان بێ چاپێکەوتنەکانی پزیشکی و دەرمانخانە و بازارەکان کردووە. جاکسن هەروەها ڕێکخراوێکی ناحکومی بە ناوی هاوکاران لە خزمەتدا سەرپەرشتی دەکات کە ئەندامەکانی کات و شارەزاییان لە خزمەتکردنی خەڵکدا دائەنێت. لە سەرەتادا بەڕێگەی ڕێکلام بە دوای ئەو خەڵکە دەگەڕاین کە پێویستیان بە یارمەتی هەیە. 13 کەس داوای یارمەتیان کرد و 13 کەس ئامادە بوون یارمەتی بدەن. ئێستا 2500 ئەنداممان هەیە. بۆ چیک نمونەیەکە لەسەر چالاکیەکانی ئەو کۆمەڵەیە کە خۆبەخشەکان جلوبەرگ و کەرەسەی ماڵی بەخشرا و دەفرۆشن بۆ ئەوەی بوجە بۆ پرۆگرامەکەیان دابین بکەن. ڕێژەی مام ناوەندی تەمەنی خۆبەخشکەران 75 ساڵە. زۆربەی بێوەژنەکان کە لە خانەوەکانیان دەژین هەڵ دەدەن خانەوەکانیان بە خاوێنی و ڕێکوپێکی بمێنەوە. بۆیە ئەمە کارێکی زۆر گونجاو بوو بۆیان کە بە وەختی خۆ یارمەتی بدەن و لە بەرامبەر ئەمەش یارمەتی بدرێنەوە. هەموو مانگێک نزیکەی 7 تا 10 خۆبەخش ناویان لە ڕێکخراوەکەیان تۆمار دەکەن. هەر کەسێک شارەزایەک لە بوارێکدا هەیە، هەر کەسێک بە شێوەیەک ئەتوانێت یارمەتی بدات. کاری ئێمەش ئەوەیە کە یارمەتیان بدەین تا یارمەتی یەکتر بدەن. بەم جۆرە ئەم بەرنامەیە بەردەوام بێ. جاکسن دەڵێ خۆبەخشکردن بەشێکە لە ژیانی لەوەتای لە کۆلێژ بووە کە دەستی بە یارمەتی منداڵانی بێداوک و باوک دەکرد لە گەڕەکەکەیدا. لەم دوایەدا ناوی لە نێوان 26 کەسی تردا هاتبوو بۆ وەرگرتنی خەڵاتێک بە ناوی خۆبەخشە بەسەڵاتچۆکانی ئەمریکای دەوڵەمەندەکەن کە ڕێز دەگرێت لە خۆبەخشەکانی تەمەنیان سەر و 50 ساڵە و لەلایەن دەستگای میتلایفی سەرپەرشتی کراوە کە ڕێکخراوێکە مەبەستی لە بەهێزکردنی کۆمەڵگای. من خۆم زۆر بەبەختەوە دەزانم کە ئەتوانم لە ژیانمدا ئەم کارە بکەم. هەموو ڕۆژێ دەتوانی کارێکی چاک لەگەڵ کەسێکدا بکەی، ئەمەش هەستێکی زۆر خۆش پێ دەبەخشێ. ساندرا جاکسن دەڵێت بەنیازە لە کاری خۆبەخشکردن تا 10 بۆ 12 ساڵانی تر بەردەوام بێت تا ئەو کاتەی دەتوانێت بە پێی خۆی هەڵبسوورێ و یارمەتی کۆمەڵگاکەی بدە. ئەم راپۆرتە لە بەشی کوردی رادیۆی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.